لە چوارچێوەی هاوکاریەکانی دەستگای مرۆیی مام کۆمەک و هاوکاریان گەیاندە سنووری سۆران و دەوروبەری. دەستگای مرۆیی مام لە درێژەی هاوکاریەکانی ئەمڕۆ لە قەزای سۆران بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی ماڵی گەنجانی سۆران 2000 سەبەتە خۆراکی بەسەر هەژار و کەم دەرامەتەکانی سنوورەکە دابەش کرد. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ئێمە وەکو ماڵی گەنجانی سۆران پێشوازی دەکەین لە دەستگای مرۆیی مام بە مەبەستی دابینکردنی چەند نزیکەی 2000 سەبەتەی خۆراک بۆ خەڵکی کەم دەرامەت و هەژاری ئەم سنووری سۆران و دەوروبەری. بۆ بە خۆشحاڵیەوە ئێمە هاوکار و هەماهەنگ دەبین پێشوازی لار هەوڵێک دەکەین هەر ڕێکخراوێک و هەر لایەنەکە بێوێ هاوکاری و هەماهەنگی پێشکەشی خەڵکی کەم دەرامەتی ئەم سنوورە بکات. فەلاح سەلاح سەرۆکی دەستگای مرۆیی ماموتی ئەوەی ئێمە کردومانە هەنگاوی یەکەمە و دەنیا ئەرکێکی مرۆییە چونکە دەستگاکە پێ جیاوازی خزمەتگوزاری پێشکەش دەکات و هاوکاری هەموو ئەو کەسانەیە کە لە هەر پارچەیەکی کوردستان یا لە عێراق پێویستیان پێی هەیە. ئەمەی ئێستا دەستگای مرۆیی مام ئەنجامی ئەدا لە چوارچێوەی کار و بەرنامەکانیدایە بە مەبەستی پێشکەشکردنی خزمەتگوزاری چ تەندروستی بێت چ مرۆیی بێ بە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی و دەستگای مرۆیی مام لە ئایندەشە دڵنیاتانەکەینەوە بە تەنها کارەکانی لە چوارچێوەی کاری مرۆیی قەتیس نابێ بەڵکو بە تایبەت بە گەشەپێدان و ئەم سنوورێکی زۆر بەرفراوانە بۆیە دەستگای مرۆیی مام وەکو ئەرکێکی خۆی چۆن ڕۆژانی پێشوو لە بادینان بوو لە کەمپەکانی مەخمور بوو ئاوردانەوە لە کوردانی ڕۆژهەڵات و لە خانەخوێ و کەسانەی کە کەم دەرامەتن ئەمڕۆ لە دەڤەری سۆران و باڵەکایەتی و حاجی ئۆمەران و مەسیف و شەقلاوە هاوکارەکانی پێشکەش دەکات و بەردەوام دەبین و لە ئایندەیە بە هیوای ئەوەی بتوانین پێکەوە ئەم قەیرانە تێپەڕێنین و بە دڵنیایی لە ئایندەیە لە چوارچێوەی بەرنامەکانی دەستگای مرۆیی مام کە بریتیە لە ئاشتی پێکەوە ژیان گەشەپێدان درێژە بەکار و چالاکیەکانمان دەدەین. لای خۆشەوە زوبێر عوسمان لێ پرساوی مەڵبەندی شەشی سۆران باسی لەوە کرد هاوکاری و کۆمەکی دەستگای مرۆیی مام هەمان ئەو نەهج و ڕێبازەیە کە سەرۆک مام جەلال لە خانوە قوڕەکان دەستی پێکرد ئەوانیش لەسەر ئەو ڕێسکە و ڕێبازە هاتوون هاوکاری و کۆمەک دەگەینە هەژار و کەم دەرامەتەکان. دەستگای مرۆیی مام تەنها مەبەستەکە لایەنە مرۆییەکەیە و ئەو نەهج و ڕێبازەیە کە سەرۆک مام جەلال لە خانوە قوڕەکان دەستی پێکرد و ئێستا هەڤاڵانی دەستگای مرۆیی مام کاکە فەلاح و تیمەکەیان چ لە سنووری سۆران چ لە سنووری خۆیان کە تەشریفیان هێناوە هاتوون لەسەر ئەو نەهجە ئەڕۆن و گەڕاونەتەوە بۆ خانوە قوڕەکان کە شۆڕش و کوردایەتی لەو ناوچەیە دەستی پێکردووە و ئەوان داینەمۆی تەواوەتی وێزگەکانی شۆڕش و خەبات بوون و حکومەتی خۆماڵی و ئەمڕۆ بینین لەژێر خەباتی ئەو ڕۆژە سەختانە دروست بووە بۆیە هاتوون بۆ ئەوەی کۆمەک بگەێنن بۆ ئەو خانەوادانە کە بەهۆی کەرەنتینەکردن بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە بە دواشیدا ڕەمەزانی پیرۆز هات. کۆمەک و هاوکاری دەستگای مرۆیی مام لە کاتێکدایە لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە دەستگای مرۆیی مام بە بەردەوامی و بەبێ جیاوازی کۆمەک و هاوکاریەکانی بەسەر سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستاندا دابەش کردووە. بڕوا برادۆستی گەلی کوردستان قەزای سۆران.